بینەرانی بەڕێز لە هەرکوێگەن جارێکی دیکەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕاوی ڕۆژ لە خزمەتیەوەی زێدازیزداین بەرنمەی ئەمشەو تایبەتە بە گەندەڵی بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە ناوەواندا ئەندامانی بنەماڵی بارزانی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان لە ئەمریکاوە راپۆرتێکی گرنگ لە هەشتی ئەم مانگە بڵاو کراوەتەوە لەو راپۆرتەدا باز لەوە دەکات کە ئەندامانی بنەماڵەی بارزانی چۆن پارەی خەڵکی کوردستان دەدزن تەخشان و پەخشانی دەکەن بۆ خۆیان ئەو پارە سپی دەکەنەوە مڵک و ماڵی بە شێوازێکی نایاسایی پێدەکڕن. راپۆرتەکەش لەلایەن دەستگایەک بە ناوی OCCRP واتە پرۆژەی تاوان و گەندەڵی ڕێکخراو بڵاو کراوەتەوە. وەکوتم باز ئەو دەستگای ئەو راپۆرتە باز لەوە دەکات کە چۆن ئەو بنەماڵی بارزانی و ئەندامانیان بە شێوازێکی سیستەماتیک و ڕێکخراو لە ژێر ئاڵای کوردستاندا گەندەڵی دەکەن، پارەی خەڵک دەدزن و دەیبەن لە موسساتی دافەرمی سپی دەکەنەوە. اینجا ئەو ڕێکخراوە OCCR ئەم راپۆرتەی چەندە گرنگە، چەندە کاریگەری لەسەر بارودۆخی باشووری کوردستان و هەرێمی کوردستان دەبێ، لێکەوتەکانی چی دەبن و لە ئایندەدا پەیوەست بەو دادگایی کە لە ئەمریکا کە نزیکەی 3 ساڵێک زیاتر سەبارەت بە کۆمەڵێ بەرپرسی باشووری کوردستان پێگاتووە، چەندە کاریگەری هەیە، چەندە پێکەوە دەتوانن کە ئەم دۆسیەی گەندەڵیە پێش ببرێەوە چیش دەبێت لە کۆتاییدا، ینی ئەم راپۆرتە ئەنجامەکەی چی دەبێت، هاوشێوەی ئەوە لە وڵاتانی دیکە ئەم ڕێکخراوە کاری کردووە، ئەنجامەکەی چی بووە. هەموو ئەمانە ئەمشەو لەگەڵ میوانانی بەڕێزی بەرنامە تاوتوێ دەکەین. بەڕێز پەریتایر چالاگوان لە ئەمریکا لەگەڵماندایە، هەروە بەڕێز قادر نادر ڕۆژنامەوان چالاگوان و ڕۆژنامەوان لە سوید لەگەڵماندایە لە ستۆدیۆش هاوڕێ ڕەشدەرگراوی ڕۆژنامەوان و چالاکوانمان لەگەڵدایە بە ناوی خۆمان و ئێوە زۆر زۆر بەخێراتنیان دەکەم، زۆر زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاوی ڕۆژ. هاوڕێپەری لە بەڕێستەوە دەست پێ بکەم لە ئەمریکا بۆی کە بەرچاوڕوونیەک بۆ بینەران هەبێ ئەم راپۆرتە چییە و باز لە چی دەکات، لەکوێوە سەرچاوی گرتووە، هەندێک زانیاریمان پێ بدەیەوە گرنگی ئەم راپۆرتە لەم کات و ساتەدا چییە؟ وا دیارە 3 ڕۆژ لەمەوبەر لە 8 ئۆکتۆبەری ئەم ساڵ ڕێکخراوێکی جیهانی بە ناوی OCCRP کە کورتکراوەی Organized Crime and Corruption Reporting Projectە، ئەم ڕێکخراوە کە کار دەکات بۆ ئاشکراکردنی مەلەفی تاوان و گەندەڵی بەرپرسە باڵاکان لەسەر ئاستی جیهاندا و هەموو ساڵێک ئەمان ئەم راپۆرتانە بڵاو دەکەنەوە. هەر ساڵە و با بڵێن لەسەر کەساتیەکی سیاسی یان دەستگایە کە با بڵێن داهاتی وڵاتی بەهەدەرداوە یان گەندەڵی کردووە یانی شتاوانی کردووە. بۆ نمونە لە ساڵی 2014 لەسەر ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیا و هەروەها لە ساڵی 2024 ساڵی ڕابردوو لەسەر بەشار ئەسەدی سەرۆکی پێشووی ڕژێمی سووریا. وا دیارە بۆ ئەم ساڵیش ساڵی 2025 کوڕەکانی مەسعود بارزانی ئەم جارە کراونەتە ئامانج بۆ ئەوەی کە مەلەفی تاوان و گەندەڵی ئەوان ئاشکرا بکرێت. ناونیشانی ئەم راپۆرتە بە ناوی Mansions, Horses and Designer Bags: How the Ruling Family of Iraqi Kurdistan Splurged in the US. ئەمە پەڕی یەکەم پیجی با بڵێن راپۆرتەکەیە. ئەگەر سەرنج بدەن 5 کوڕەکانی مەسعود بارزانی کە ئەموێنیان وەکو خۆیان ئاماژەیان پێداوە لە راپۆرتەکەدا لە پیجێکی پارتی دیموکراتی کوردستانەوە هێناویانە بە ناوی لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان و نازانم چی. ئەگەر سێری ئەم ڕسمە بکەن لە پشتەوە ئاڵای کوردستان هەیە وە کۆمەڵێک ئایکۆنی لەسرە. مەبەست لە ئاڵای کوردستانەکەش ئەوەیە کە ئەوان لە ژێر سایی ئاڵای کوردستانەوە بوونەتە خاوەنی بڵێن سەدان ملک و چۆن داهاتی وڵات بڵێن بەفیڕۆ دەدەن. ئەم ئایکۆنانە بڵێن مێنشنن، واتە کۆشک و تەلار و فیراریە، ئۆتۆمبیلی فیراری، سەعات و بڵێن ئەسپ و هەروەها بیڵدینگ و فارماسی و زۆر شتی دیکەش کە لە خۆی دەگرێت.
و زۆر بەڕاستی باڵێ پێک هاتووە لە 6 خاڵی سەرەکی هەریچێک لەو خاڵانە بە جوانی ڕوونی کردوتەوە بە بەڵگە و بە دۆکۆمنتەوە بە وێنەوە واتە بە دوواداچوونێکی زۆر باشیان کردووە. من پرینتی تەواوی راپۆرتەکەم کرد نزیکەی 33 پیجی کرد 33 پەڕی کرد. ئەمە یەکێک لەو پیجانەیە کە دایاگرامێکە کە کوڕەکانی مەسعود بارزانی بە تایبەتیش مەسرور بارزانی مستەفا بارزانی کوڕە بچووکەکەی مەسعود بارزانی چۆن با بڵێن داهاتی کوردستان بە فیڕۆ دەدەن لە ویلایەتە گرتووەکانی ئەمریکا. دوو کۆمپانیا بەناوەکانی گۆڵدن ئێگڵ گلۆبڵ لە کوردستان و لە ئەمریکاش کە خاوەندارێتیەکەی با بڵێن کۆنترۆڵ کراوە لەلایەن مستەفا بارزانیەوە کوڕە بچووکەکەی مەسعود بارزانی و هەروەها ئەوەی تریشیان ستێر گروپە لەلایەن مەسرور بارزانیەوە ینی کۆنترۆڵە خۆی بەڕێوەی دەبات. پێشووتر ئەم ستێر گروپە لەلایەن سەروەر پێداوی و لاوین پێداویەوە با بڵێن وەکو یەکەم ئۆنەر وەکو یەکەم بەڕێوەبەر ساڵی 2018 بەڵام لە ساڵی 2024 ئەم ئەگەڕێتەوە واتە مەسرور بارزانی خۆی خاوەندارێتی دەکات و ترانسفەر ئەدەێت واتە ئەگەڕێنێتەوە بۆ شخصی مەسرور بارزانی. ئەمە کۆمەڵێک ئەو مڵک و داهاتانەیە کە لە راپۆرتەکەدا ئاماژەی پێداوە. بۆ نمونە ئەمە کۆشکێکە لە خاوەندارێتی مەسرور بارزانی و موکسی بارزانی لە ئۆکتۆبەری 2010 بە بڕی 10 ملیۆن دۆلار کردراوە و لە ساڵی 2024 ئەمە ترانسفەر کراوە بۆ موکسی بارزانی واتە پێشووتر و کوتم لەلایەن سەروەر پێداوی لاوین پێداویەوە سەرەتا خاوەندارێتی کراوە بەڵام دواتر بە تایبەت مەسرور بارزانی و موکسی بارزانی خاوەندارێتیان کردووە و لیان سندراوەتەوە. ئەمە CVS فارمەسیەکە لە ویلایەتی فلۆریدا لە شاری مایامی. شاری مایامی یەکێکە لەو شارانەی کە لە ویلایەتە گرتووەکانی ئەمریکا زۆرترین گەشتیار ڕووی تێدەکات بەهۆی ئەوەی کە کەشوهەوایەکی خۆشی هەیە و چواروەرزە کێشێکی بەهارانەی هەیە. ئەم مڵکە بە بڕی 18 ملیۆن دۆلار کڕیوە لە فێبریوەری مانجی 2014. من 3 luxury apartments 3 building apartmenten لە واشنگتن دی سی کە سەرەتا مەسرور بارزانی و مەنسوور بارزانی بە بڵێن ملیۆنێک و 900,000 میلیۆن دلار ئەم بیلدینگەی کڕیوە و هەروەها مەنسووریش بە ملیۆنێک و 750,000 میلیۆن دلار لە ساڵی 2008. ئەوەی سەیرە لێرەدا مستەفا بارزانی کوڕە بچووکەکەی مەسعود بارزانی هێشتا منداڵ بووە بەڵام دوای 11 ساڵ لە 2019 ئەویش بڕیار دەدا کە ئەویش ئەبێ بیلدینگی خۆی هەبێت بۆچی برایەکانی نەیبێت لەبەرەوە ئەویش هەڵدەستێ بەکڕینیەشێک لەو ئەپارتمنت و بیلدینگایانە بە بڕی 1 ملیۆن و 750,000 میلیۆن دلار. ئەمەیان وێندیز ڕێستۆرانتە. طبعا وێندیز ڕێستۆران هاوشێوەی ماکدۆناڵد لقیان هەیە لە زۆربەی شار و شارۆچکەکان لە ویلایەتە جیاوازەکانی ئەمریکا. ئەم مڵکیان کڕیوە لە دیسەمبەر با بڵێن مانگی 12 2014 بە بڕی 4 ملیۆن و 700,000 پاشان کردرا فرۆشراوە لە ساڵی 2016 بە بڕی 4 ملیۆن و 900,000 واتە 200,000 میلیۆن قازان گیان کردووە لە بەرامبەر فرۆشتنی. ئەمەیان کۆشکێکی ترە لە ڤێرژینیا لەلایەن مستەفا بارزانیەوە. من هەمیشە گومانم هەبوو لەوەی کە زۆر جار قسە دەکرا دەیانوت بەڕاستی کوڕەکەی مەسعود بارزانی بچووکەکەی ئێستاکە گەورە بووە منافەسەی مەسرور دەکات و داهاتەکەی لەو زیاترە لەو زیاتر دەسەڵاتی دەڕوا من بڕوان بۆ شتە نەدەکرد بەڵام ئێستا بەڕاستی ئەم راپۆرتە سەلماندوێتی کە کوڕەکەی مەسعود بارزانی بچووکەکە ئەرزوو ئاسمانی داگیر کردووە و یاری بە ئارەزوی خۆی مڵک دەکرێت لە ویلایەتە گرتووەکانی ئەمریکا. ئەمە کۆشکێک ئەمە دووبارە کۆشکێکی تریشە هەر خاوەندارێتێکی ئەگەڕێتەوە بۆ مستەفا بارزانی لە ساڵی 2013 بە بڕی 5 ملیۆن و 600,000 با بڵێ میلیۆن دلار. و جگە لەمانش ئەمەی بەڵێ جگە لەمانش زۆر شتی تر هەن کە بۆ نمونە کاتژمێریان کڕیوە بە 50,000 دلار لە ئەمریکا لە با بڵێن پاریس لە دووبەی
فیراریان کڕیوە هەموو ئەمانە ساڵانە 100 ملیۆن دلار ئەمانە لە پارە و لە سامان و داهاتی هەرێمی کوردستان سرف دەکەن بۆ خۆیان و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم بەهەدەری دەدەن بۆ کڕینی ئەم شتانە. باشە ڕێپەری هەڵبەتە من دێمەوە لات من زۆر سپاس دەکەم یانی وە کۆڵێم شتێک لە خەروارێکی و گەندەڵیانەیەکە یا سپیکردنەوەی پارە و دزینی پارەی خەڵکی کوردستانە کە بەڕێزت بە سپاسەوە ئاماژت پێدا سپاست دەکەم لێرە لە ستۆدیۆ لەگەڵ کاگڕنج دەرگراوی بەردەوامی پێدەدەین کاگڕنج ئەم ڕێکخراوە کێ نەمانە؟ ئەمە ڕێکخراوێکی خۆنەویستە بارەگا سەرێکیەکەی لە ئەمریکایە و لە ئەوروپاش لەقیان هەیە لەلایەن دوو ڕۆژنامەوانەوە سەرەتا دامەزراوە ئێستا نزیکەی 7 دەستگای ڕاگەیاندن و ڕێکخراوی مەدەنی و سەدان کەس یارمەتیان دە تۆش هاوڵاتی منیش وەکو هاوڵاتیان ڕۆژنامەوان دەتوانین زانیاری وردەکاریان بۆ بنێری ئەمە ڕێکخراوە تایبەتە ینی بەناوبانگترین ڕێکخراوی جیهانیە بۆ بەدواداچوور و بنکۆڵکارکردن لە گەندەڵی بەرپرسان لە هەموو دنیادا ینی تەنیا لە ساڵی 2024 کۆی ئەو گەندەڵیانەی کە ئەم ڕێکخراوە ئاشکرایکی دۆ نزیکەی 800 ملیۆن دۆلارە کۆی گشتی لە ساڵی 2006 کە دامەزرایە تاوەکو دەی ئۆکتۆبەری 2025 نزیکەی 800 ملیارد دۆلار پارەی سەرۆکەکان گەندەڵکاران ڕێکخراوان هەموو ئەوانیان بلۆک کردووە و دەستی بەسەرداگیراوە دەبێتەوە گوردەکاری زیاترت پێ بدەم ینی لە کۆی هەموو ئەو راپۆرتانی لە ساڵی 2006ەوە تاوەکو ئێستا 437 لێکۆڵینەوەیان کردیە لەم 437 لێکۆڵینەوەدا 275 کاردانەوەی فەرمی لێکەوتیە و 901 کردارە فەرمیەکان ینی بەدواداچوونی فەرمی لەسەر راپۆرتەکان کراوە و 153 کاردانەوەی کۆمپانیاکان بەدەست لە کارکێشانەوە دوورخستنەوەیان تەزمیدکردنیان ئەوە تەنها لە ناو کۆمپانیاکان کە لێکۆڵینەوەیان لەسەر کرایە 782 تۆمەتبار کراون دەستگیر کراون سزا دراون ئەمە تەنها لەسەر راپۆرتەکانی ئەوە و 135 دەست لە کارکێشانەوەش بەهۆی راپۆرتەکانی ئەم ڕێکخراوە تاوەکو ئێستا کراوە ینی بە کۆی گشتی لە هەموو دنیادا ڕێکخراوێک هاوشێوەی ئەمە نییە لە بەدواداچوون لە گەندەڵی بۆمە هەرەوەنی ڕاپۆرتێک درابێ و ئیتر بەدواداچوونی بۆ نەکرێت نانە کاگەندرێن ینی هەندێک شتی ئیزافەت پێ دەدەم ینی ئەم ڕێکخراوە بەشدار بۆ لە قاقەزی پەنەما کە هەموو دنیا دەزانی لە کۆڵینەوەکانی پەنەما چ فەزاعەتێکی گەندەڵی ئاشکرا کرد و بەشدار بووە لە لێکۆڵینەوە لە کۆمپانیای سێرسی کە پارەسپیکردنەوە بووە لە دەست بە سەداگری 408 میلیارد دۆلار پارەی رووسیا بووە و بەشدار بووە لە سایپرس پەیپەر کە بەدواداچوون و لێکۆڵینەوە بۆ لەسەر پارەدارکردنی پۆتین بە کەسی نەگوەکو دەوڵەت ینی کۆمەڵە کاری زۆر گەورەی کردووە هەروەها ینی فەزاعەتی کۆمپانی ئینترێختی ئەمریکا کە لە بەرازیل بوو زۆربەی سەرۆکەکانی بەرازیل تێوەگڵان یعنی ئەم ڕێکخراوە کە کارێک دەکاتن ینی کاگەندرێن جاران بدو دبایە ینی گرنگی ئەو ڕێکخراوە لەوەیدایە جاران بدو دبایە فرانکەس دزە گەندەڵە پارەی سپی کردەوە لە هەموو دنیا بێت گوت بە راپۆرتەکەم دێشتەک بێت نەبوو لەسەر کەسانی کورد ئێستا ئەم ڕێکخراوە سەلماندی ینی هەریەک ئیزافە لە بەوەی ینی دەستگای تەفدا پرێس ئەو برادرانی لە ناو تەفدا پرێسن تەنها لە ئەڵمانیا 42 سکاڵا یاسایان لەسەر تۆمارکەیە زۆربەی ئەنزای لەسەر چیە لەبەر ئەوێ ڕێکخراوەکیوکە ئەم ڕێکخراوە نەبووە بێشتەکان بڵاوکاتەوە بە کەسی بوویان بە کەسی وەرتگرتیە ئێستا سەدان کەسی وەکو منوت و دەستگای ڕاگەاندن سبەینێ بێ لێکۆڵینەوە لە دزی گەندەڵیەکانی هەر بەرپرسێکی کورد بکاتن یەکەم شوێن کە دەستی بۆ بە ئێرەیە ئەو بێتە سەرچاوەیەکی باوەڕپێکراو بۆ هەر لایەنێک کەسێک دەستگایەک بێوێ لێکۆڵینەوە لەسەر پرسی گەندەڵی و سپیکردنەوەی پارە بکات لە هەرێمی کورد تەنها ئەوە نا دەبێت بە خامەی ئەساسی لە بۆ دادگاکانیش یعنی سبەینێ من دەچم سکاڵا لەسەر بەرپرسێکی پارتی تۆمار دەکەم یان گەندەڵیەک تۆمار دەکەم ئەگەر ناوی لێرە هات بێتن
زۆر بە ئاسانی پێویست بە تحقیق ناگاتن ئەو دەمان لەبەرەوەی ئەو ڕێکخراوە احتیباری ئەوەندە زۆرە کە شتێک دەڵێتن تۆ کۆتاییە خاڵ بە خاڵ و فاریزەی بەبێ لێکۆڵینەوە بڵاو ناکاتەوە هەر شتێکیش بڵاو دەکاتەوە ئەگەر بە دوواداچوونی سەدان سەعاتەی نەکرد بێتن لەسەری هەرگیز بڵاو ناکاتەوە بۆیە گرنگی ئەم راپۆرتە لەوەدا و خاڵێکی تریش حەز دەکەم بیڵێم یعنی هەفتی مانگ هەفتی ئۆکتۆبەر 5 ساڵ بە سەردادگای شێروان شێروانی تێپەڕی دەستگیرکردنی شێروان شێروانی بەبێ تاوان لە هەمان ڕۆژدا یعنی لە ڕۆژی دواتردا بنەماڵەی بارزانی ئەم راپۆرتیان لەسەر بڵاو کراوە و لە هەمان ڕۆژدا ئاوتیمان شێروان شێروانی وەکو ڕۆژنامە نووسێکی کورد ناوی لە دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو کرایەوە وەکو کەسێک کە کاندیدە لە بۆ خەڵاتی نۆبل و لەوەش گرنگتر ئەوەیە یعنی تەوقیتی بڵاوکردنەوەی راپۆرتەکەی گرنجەکەی لەوەیدایە پارساڵ لە هەمان کاتی هەڵبژاردن بنەماڵەی بارزانی پارێزەرەکەیان کە ناوی لەو دۆسیەدا جۆناسان مۆڕ داهاتووە هێنایانە سەر کەناڵەکانی ڕاگەیاندن وتیان هەموو شتێک لە دۆسیەی دادگایی ئەمریکا کۆتایی پێهاتووە ئێستا ئەوەی لەو راپۆرتەیدایە لە 102 ئەو دۆسیە نییە کە لە دادگای ئەمریکا هەیە البته بعضی لەوەش دەکەن کە مثلا پەیوەست بەو دادگایە چەند گرنگە ئەم راپۆرتە چەندە کاریگەری لەسەر ئەو دادگایش دادەنێ بەڵام ئەگەر ئیزنم تێ بچمە لای هاوڕێ قادر نادر هاوڕێ قادر نادر بڵاوکردنەوەی ئەم راپۆرتە ینی لە ئێستادا گرنگەکەی لە چیدایە ینی لە بارودۆخێکی ئاوا کە لە باشووری کوردستان بەدەیان ساڵ ئێمە باز لە گەندەڵیەکەین سپیکردنەوەی پارەکەین چوزانم هەتا گەشتەوەی دادگا لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش لەسەرەوە پرسە پێک بێ بڵاوکردنەوەی شتێکی ئاوا چیمان پێ دەڵێەوە چ پەیامێکی لێەوە لێکەوتەشی چی دەبێ بەڕای بەڕێزت زۆر سپاس کە گرنگی بە و کەیسە دەدەن بەداخەوە میدیای کوردی دەبا ئەوە تەماشێتی هەموو ڕۆژنامە و گۆڤارەکان هەموو میدیا و تەلەڤیزیۆنەکان وابزانم ئەنگۆ یەکەم بەرنامەتان ئەنگۆ لەسەر تاکە کە دەستخۆشیە و بەڵام کارەساتە یعنی ئێمە لە گەرمەی انتخاباتین کاکندرێن یەک حزب لە یەک حزب یەک میدیای ئۆپۆزیسیۆن یەک حتا بەدەیان کەسایەتی خۆ بە ئۆپۆزیسیۆن جورئەتی نەکردیە ئەو کەیسە تەڕع بکە کە ئەوە قەفزەیە ینی بازدانێکی زۆر گەورەیە پێشووتر مەسەلەن ڕۆژنامە نووسە شتێکی دەنووسی تەلەڤیزیۆنێک راپۆرتەکی دەکرد کە مەرجیش نەبوو دەقیق بی مەرجیش نەبوو زۆر پرۆفشنال بی وەکو ئەوانە بەس ئەوە یعنی وەکو برێ شەهادەیە دەیدا لەسەر بەرپرسەکان کە باشی یا خراپی دوو بەشی شێر لەو جارێک کەتە بەر کوڕەکانی مەسعود بارزانی بە تایبەتی ئەگە سەیری راپۆرتەکە بکەی مەسرور و بابۆ و موکسی ئەو سێ ناویان زیاتراتە مەسوور ئەوانە نازانم من شتیوام لێ نەدید ئەوەندەی سەیرم کرد یعنی لە کاتێکدا نێچی لەوان گەندەڵتر ناوی تێدا نیە لە کاتێکدا مەسەلەن پاڤل و قوباد و دەیان بەرپرسی تریشەیە ناویان تێدا نیە ئەوەش جێگای پرسیارە لۆ فۆکس خرایتە سەر بەس کوڕەکانی مەسعود بارزانی بە تایبەتی مەسرور لە هەمووان بەشی شێری زیاتر بەردەکەوی لەگە بابۆی گرنگی ئەوەی لەوەدا یەک بەڵگەیەکێک لاکەرەوەی حاشا هەڵنەگرە و کاک ڕەنزەر باسی کرد وەکو مەسەلەن پەریخان باسی کرد یعنی لەمە دووە ئەتوو بچی هەر پەرلەمانە و لەگە هەر ڕۆژنامە و دادگایەک دادگامان لێ بگرن بڵێن کاکە ئەنگۆ تۆمەت هەڵدەبەستن تۆ ئەوەت لەکنە چۆن راپۆرتی ئەمنستی ئەنتەرناسیۆنال لە بواری مافی مرۆڤ یەک لاکەرەوەیە ئەوەش لە بواری گەندەڵی یەک لاکەرەوەیە بەنمونە یعنی ئەوەیە لەو تەوقیتەش من پێم وایە کاک هەندرێن ئەوەی ئەم بزانم هۆکاری هەرە سەرچی ئەوەیە کە یعنی بەشەکی لەو راپۆرتانە دەبی ئاماژە پێ بکەین یعنی سیاسیشی تێدا هەیە یعنی گەرمە انتخاباتە ئەو راپۆرتە بڵاو کرایتەوە ئەوە لە شکستی ماڵی بارزانیە دوو بەڕاستی ئەو زانیاریانەی دزە دەکەن و لەولال و ئەولۆ ئێمە زانیمانە و پێشتیش بڵاو کرایتەوە ئەمریکا لە مامەڵەی مەسرور بارزانی زۆر نیگەرانە لەو ئوسلوبە ئەرهابی کە بەرامبەر ڕۆژنامە نووسان کردی لە مامەڵەی سیاسی لە ڕەقی لە نائیداریبوونی هەموو ئەوانە ناو ئەکە لە ئینتقام ناو ئەکە لە پەیامدان کەەوە هەنگاوی یەکەمە من پێم وایە
شتی کەشی دێتە دوێت وەکوچی کا قادر هەنگاوی دیکە و شتی دیکە وەکوچی بە شوێنیدا دێت سکاڵاکەش دێتە پێش من دڵنیام سکاڵاکەش دێتە پێش بانجی دادگای ئەمریکاش دەکرێ ینی ئەوانە هەموو هەنگاوە ینی ڕەنگی ئەو وڵاتە ئەوروپی و ئەمریکیانە هەر بەجێی کۆدەتا ناکەن زۆربەی هەرە زۆریان لە ڕێی ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان لە ڕێی ئەو ڕێکخراوانەی وەکو OCCRP بە نمونە ئەوە هەنگاوی دووەمە پەیامدانە بێزاریانە مەسەلەن ئەوە سکاڵاکەش ئەو زانیارە ئێمە بزانین دێتە پێش یعنی ئەوش ئاکتیڤ دەکرێت بەڵێ ئاماژە بە شتێکی گرنگدا وتت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بانگەشە دەستی پێ کردووە بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پرسێکی وا گرنگ بە بەڵگەوەکە سپیکردنەوە دزینی قوتی خەڵک دەخاتە ڕوو لە کاتێکدا کە 3 مانگ موچە نادرێ موچە دوا دەکەوێت پرسی موچەیەک دێ موچەیەک نەهات ها بە پەلەت دێت ینی بۆتە بابەتێک کە ڕۆژانە خەمی خەڵکە بۆچی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پارتەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان پەدەکامە نابینن بەڕای بەڕێزت ئەو راپۆرتە و ئەو بێدەنجەی ئەوە 3 ڕۆژە دەرچووە بەڕاستی کارەساتی وێنەی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕەخنەگرەکانی لایەنەکانی کە بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە نیشان دەدا هەمیان یان کۆلەی پارتین یان بێ ئیرادەن زۆر بێ ئیرادەن لە کاتێکدا من پێم وانێ ڕەوشەکە بەو دەرەجە خراپیش بی ئەتوو قسەت کردی مەسەڵەن وەکو ساڵی 80 بی وەکو 2 ساڵ لە مەوبەری سووریا بێت و هەر قسەت کرد و راپۆرتەکەت بڵاو کردەوە هێزەشی پارتی دیموکراتی کوردستان دێت دەدا و دەتگری و دەتکوژی ڕەوشەکەش ئۆپۆزیسیۆنن ینی تەنانە دەگەر واش بێت تۆ ئۆپۆزیسیۆنی لە بەرامبەر گەلەکەت بەرپرسیاری ئیدعاد هەیە و کارنامە و پرۆگرامی هەڵبژاردنە دەیە ئەگەر شتێکی وان نەبینی بەڕاستی ئەمە بۆ خۆی جێگەی ڕەخنەی جددی نییە نەک جددیە کارەساتەشکەیە کە تو هێزەکەت هەیە یعنی خاوەن هیچ ئیرادەیەک نییە و دۆسیەکی وا گرنگ بەڵگەیە کاکندرێنە تو هیچ ناکەی ئەتو بەس مجەڕەد تەرجمەی کوردی دەکەی ئەتو بەس تەرجمەی کوردی دەکەی وەک ئێوە هەڵسەنگانی بۆ دەکەی یعنی ناتوان لە ڕووی یاسای یەک بەندی لێ ببینەوە لە کوردستان دەیان مینبەری بەناو سەربەخۆ هەیە میدیای ئەهلی سەربەخۆ چەند حیزب هەیە و لە گەرمەی انتخابات لە جیاتیەوە بیکرێتە زەخیرەیەکی گەورە لەبەر ڕسواکردنی ماڵی بارزانی کەچی هەموو بێدەنجیان لێ هەڵبژاردیە یعنی کارەساتەشکەیە بەڕاستی بۆ هەمومان لە کاتێک و گوتم ڕەوشەکە بەو دەرەجەش خەتەر نییە کاکندرێن بیرتە 20 ساڵ لەمەوبەر پێیستە بووە مەسەرەوەکو کەیسی کەمالی سید قادر خۆ زۆر خەتەر بوو ئەو بابەتانەی ئەو نووسی کە ئاستەکی نزمی نووسینی هەبوو مەکە وەکو دەگوت من شێخزانە هەشکە دەناسم لەگە کچەکی مەلا مستەفای لە هوتێلێک نووسیمە لەناوە لێرەش بوو کاکە خەڵک قسەی کرد میدیای هاوڵاتی بڵاوی کردەوە ڕۆژنامەکان بڵاویان دەکردەوە ئەنگۆ بڵاوتان دەکردەوە کاکەوە بەڵگەیەکی یەکلاکەرەوەی نێودەوڵەتی پرۆفشناڵە تۆ بەس دەی نەقڵ دەکەی دەیکێ کوردی هەر ئەوەندەیە بەڵێ زۆر باشە هاوڕێ پەری لەو راپۆرتەدا باز وەکو بەڕێزی شداماژێت پێدا بازی لە مڵک و ماڵێکی زۆر کراوە ینی هێندەی زانیاری دەبێ بەڕای بەڕێزت ئەمانە چۆن کراون ئەم مڵک و ماڵانە ئەم پارانە چۆن براونەتە ئەمریکا لە راپۆرتەکە باسی شتێکی وا دەکا یاخۆت زانیاریەکت دەستکەوتووە لەو چوارچێوەیەدا چۆن ڕێگە دەدرێت بۆ نمونە حکوومەتی ئەمریکا ئەم هەموو پارە ببرێتەوێ و لە USB بکرێتەوە ینی شتێکی نایاسایی چۆن ڕێگەی پێدەدرێت کە لە ئەمریکا بکرێت ئەوەی کە لە راپۆرتەکەدا باس کراوە لە ڕێگەی دوو کۆمپانیا ئاماژم پێدا پێشووتر ئەو دوو کۆمپانیاواتە خۆیان ڕاستەوخۆ مڵکەکە ناکڕن بە ناوی خۆیان بڵکو لە ڕێگەی کۆمپانیایە کە چۆنەڵی وەکو ڕووکارە وەکو کۆمپانیای وەهمیە ئەو دوو کۆمپانیایش ینی ئەوەی کە تەنها لەو راپۆرتەیە باس کراوە گۆڵدن ئیگڵ گلۆباڵە کە ئەمە خاوەندارێتێکی ئەگەڕێتەوە بۆ مستەفا بارزانی و هەروەها
هەروەها ئەو ڕێکخراوەی تر کە ئەو کۆمپانیای تر ستێت گروپە کە هی شخصی مەسرور بارزانیە لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە ئەمانە مڵک دەکڕن با بڵێن بە ئارەزوی خۆیان ینی هەر شتێکیان بوێ لە ڕێستۆرانتە لە با بڵێن CVS لە کافی شۆپە لە ماشنە لە هەر شتێکە دەیکڕن و ئیتر وەکو چۆنەڵی داپۆشینێکە بەڵام وا دیارە ئیتر ئەم ڕێکخراوە جیهانیە کە ئەرشی ئەوان بریتە لە ئاشکراکردنی مەلەفی تاوان و گەندەڵی دەستیان بەم زانیاریانیان گەیشتووە بێگومان وەکو کە قادریش وتی ئەمە بەڕاستی دەستگایەکی با بڵێن ئاسایی نییە بێگومان ئەمانە خەڵکی زۆر هەن کە هاوکاریانن یارمەتیان دەدەن بەڵگەیان نیشان دەدەن بەڵێ بەڵێ زۆر باش ئەلبەتە راپۆرتەکەش لەسەر ئێکران هەیە کە ئەگەر جارێکی دیکە و کارانم بیخەنەوە سەر ئێکران ئەو راپۆرتە کە چۆن ئامادەکرا و زانیاریەکانەداوە باز لە وردەکاریەکانی دەکات لەگەڵ هاورە ڕەنج ئەو کۆمپانیا و کەسانەی کە ناویان هاتووە کێن بە تایبەتی کە لەو راپۆرتە ئاماژەیان پێدرای بەڵبەتە وەکو هاورە قادری ژووتی جێگەی ڕەخنەشەکە خۆ هەر کوڕەکانی مەسعود بارزانی نینەوەش راپۆرتەکەیەگە لەسەر راپۆرتەکەش قسە بکەیت. بەڵێ کاگەندرێن لەو راپۆرتە ینی لە 102 گەندەڵی و فەرهودی سەروەت و سامانی خەڵکی کوردستانە تەنها لە 102 جاوز لە سەداتۆ چەند ساغ بۆتەوە؟ بەڵێ ئێستا بەس لەو راپۆرتە کە لە 102 کۆی پارەی بە هەدەردرا و 100 میلیۆن دۆلارە تەنها لەم راپۆرتە لە 102 لە 102 جابیکە لە 100 چەند نەمەبەستم ینی کە دەرێن لە 102 چۆنی هەڵدەسەنجێنم لەبەرەوەی دوور و نزیک ئاگامان لە دۆسیە ئەمریکا هەیە ئەوەی لەو راپۆرتە باسکرایە لە 102 ئەو دۆسیەیە کە لە دادگا دژیانە بۆی دەرەم لە 102 لەناو دۆسیەکە باز نەکرێت ینی لە دادگای ئەمریکا باڵێ ئەمریکا باس کراوە تەنها لە 102 ئەوەی دادگات دەگرێتەوە اینجا تەنها لەم دۆسیەکە بڵاو کرایتەوە لە 31 باڵەخانە و لەگەر کۆمەڵی خشل و سارەی گرانبەها 100 میلیۆن دۆلار بەهایەکەیتی لێرە سەیرەکە لەوەیدایە کاگەندرێن ڕێخەرانی ئەم راپۆرتە لە جۆنەسان مۆر دەپرسن چۆن ئەمەتان کردە و توێتی هەمومان بە ئاسایی یاسایی کردووە اینجا بینە بەرچاوت هاوڵاتی خەڵکی کوردستان هاڵ سوڕاوان و کادیرانی پارتی ئێوە موچەتان 500,000 ئەمان لە تەنها لە 102 100 میلیۆن دۆلاریان بردە 31 باڵق لەوەش خۆشتر کاکەندرێن دوشتی زۆر سەیری تێدا ینی کۆمپانیای گۆڵدن ئیگل گلۆبال لە کوردستان ئیشی دەڵالیکردن لە بۆ کۆمپانیاکانی ئەمریکی و ئەوروپی بۆ وەرگرتنی باڵەخانە و ئەو ستی دروستکردانە و ڕێکلامکردن و خۆیان وا ناساندووە کە هیچ پەیوەندیشیان بە بنەماڵەی بارزانی نییە بەڵام لەم راپۆرتە وا دەست نیشانکە بە پێ ئەو دۆسیە تایبەتانەی دەست ڕێخەرانی ئەم راپۆرتە کراوە خاوەندارێتی ڕاستەقینە لە بۆ بابۆ کوڕە بچووکی مەسعود بارزانی و خێزانەکەی دەگەڕێتەوە کاتیا بە ئەسە سلۆڤینیا ئێستا هاوژینی بابۆیە تەنها لەوێندە لە بۆ کڕینی ئەسپێک 3 میلیۆن دۆلاریان سەرف کرد دواتر ئەسپەکەیان بە هەدیە دایتە کەسی تر اینجا ستێر گروپ ناوی لەم راپۆرتە داهاتیە ستێر گروپ ئیشی چ بووە تەبان هەمووان دەزانین ستێر گروپ ساڵی 2002 دروستکرا ساڵی 2010 ئەو دووبرایە کە دروستیان کردبوو دوورخرانەوە خاوەندارە ڕاستەقینەکەی لە بۆ مەسرور بارزانی دەگەڕێتەوە کورتەکەی دەستی بەسەر داگیر کرا دەستی بەسەر داگیرا نا لە سەرەتادا ینی ڕووکەشیان دروست دەکرد لە بۆ پارەسپیکردنەوەی بەڵام ئێستا گەیشتە قۆناغی سیقیان بە کەس نەماتر بەخۆیان دەیکەن لەبەر چێ لەبەر ڕۆژەکانیان کەممە و لەوەش خۆشتر کاگەندرێن ینی لە ئەمریکا سیستەمێک هەیە پێدرێن LCC چیە؟ کۆمپانیای مساهمەیە کەسە ڕاستەقینەکان دیار نییە مەجلیسی بەڕێوەبردنی هەیە و لە خوارەوە کۆمەڵی کۆمپانیای زۆریان هەیە ئەمانە هەستانە چیان کردێ بۆ سپیکردنەوەی پارەکانیان هەموو ئەو ئەرسیسیانیان دروست کردە گۆڵدن ئیگل گلۆبال ستێر گروپ لەناو ئەم تۆڕەیدانە بەڵام لەوە خۆشتر چییە؟ ینی جاران زۆر جار لە
دۆسیەکانی خۆمان لە ڕاگەیاندنە تایبەتەکانی خۆمان لە فەیسبوک لەوانە دەباموت چەتەکانی کوردایەتی زۆر کەس لە ڕۆژنامەنووس ڕاگەیاندکار بەمایاندەوە ئەو شێوازی زمانەکردن قسەکردنە زۆر عیبە بەڵام ئێستا بە بەڵگە لەو راپۆرتەی ناویان هاتیە وەکو چەتەکانی دەریای کاریبی چۆن لەوێن دەرهەستانە دوو کۆمپانیایان 5 کۆمپانیایان دروست کرێ بەڵام لەو راپۆرتە دوو کۆمپانیا ناوی هاتیە کۆمپانیایەک بە ناوی زاک سپارۆ چیە یەکێکە لە کاراکتەرەکانی فلیمی دەریای کاریبی کە چەتەی دەریانە کۆمپانیایەکە ناوی زاک سپارۆیە چی خاوەنداری ئەسلیتی مستەفا مەسعود مەلا مستەفا خۆی پێی دەڵێن بابۆ اینجا ڕێکخراوە کۆمپانیای شتیان هەیە بەنە ئیدواردی چییە؟ یەکێکە لە کاراکتەری ینی فلیمی چەتەی دەریایی کاریبی ناوی ئیدواردیە ئەو یەکە لە چەتەکە خاوەنە ئەسلیەکەی چییە؟ مەسرور بارزانیە بۆیە ئێستا ینی زۆر ئاساییە لە بۆ من کە جاران سکاڵایان لەسەرمە تۆمار دەکرد ینی هاوڕێمان بە ڕێزمەکی ئامێدی تەنها لەسەر ئەم جۆرە وشانە 32 سکاڵای لەسەر تۆمار کرا هەر هەمووشی دۆڕاندیە لە ئەڵمانیای بەڵام ئێستا من بە پشتبەستن بەم راپۆرتە قسەی من یە قسەی ئەوە چەتەکانی دەریای کاریبی بنەماڵی بارزانی ناویان هەیە اینجا ئەم دوو کۆمپانیا کاریان چ بووە ئەم دوو کۆمپانیایە بۆ پێداویستی کەلوپەلی ناوماڵیان دایانگەی مناڵەکانیان کرێکاری پاکردەوەی ماڵەکانیان کڕینی خشل سیارەی گرانبەها پارەکانیان لە ڕێگەی ئەوانەوە سەرف کردووە ئەمە بۆ چیە؟ بۆی خۆیان لە باجی ئەمریکی بشارنەوە کە بە پێی قانونی ئەمریکا ئەوە جەریمەیە ینی بینە بەرچاوت تەنها لە یەک راپۆردا کە وەکو پەریخان باسی کرد 33 لاپەڕەیە لە 33 لاپەڕەی بەهای گەندەڵی 5 لە کوڕەکانی مەسعود بارزانی کە هەر 5یانن و خێزانی بابۆ خاتو خێزانەکەی لەگەڵ دوو کەسی تر کە سەروەر پێداوی لای پێداوینە بەڵێ خێزانی بابۆ کوردە نەخێر خەڵکی سلۆڤینیا ناوی هاوژینی بابۆیە خێزانی ینی بە ڕەچەڵک سلۆڤینیا بەڵام زۆربەی وەخت لە سویسرادا دەنیشن و لە ئەمریکا دەگمەن دەستنەوە کوردستان ینی 5 لە کوڕەکانی مەسعود بارزانی کاتیا خان لەگە سەروەر پێداوی و لاوین پێداوی تەنها ئەو 8 کەسە باشە ئەو 8 کەسە بەهای گەندەڵیەکانیان لەم راپۆرتەدا 100 ملیۆن دۆلار ئەو قسەی من نییە قسەی ئەو راپۆرتەیە کە تێیدا وردەکاری باسکن لە ناوخۆ نیە لە دەرەوەی لەوەش خۆشتر یەکشتی دیکە هەیە کاگەندرێن ینی بە نمونە وەکو پەریخا باسی کرد باڵەخانەیەکیان لە نزیک ینی باڵەخانە نا قەڵایەکیان لە نزیک واشنگتۆن دیسی کڕیا لەسەر شێوازی قەڵای فەڕەنسی دروست کرا وێرانە بووە بە 20 ملیۆن دۆلاری باشە دوو بیستیشیان لێدایە نۆژەنیان کردەوە ئینجا لەوەش خۆشتر ئەوەیە دواتر بەبێەوە یەک فلس بێتە سەئیسابی کەسێکی بەها دێدرایتە کۆمپانیایەکی تر کە هەر ئی خۆیانە ئەمە بۆچی بۆی تەعاویل بگۆڕدرێ ناو بزر بکرێتن بەڵام لە بە خۆشحاڵی و ئەم ڕێکخراوە لەبەرەوەی ڕێکخراوێکی پرۆفیشناڵە لەم کارەدا بنکۆڵکاری زۆریان کردەوە هەموو شتەکانیان بە بەڵگەینە وە لە هەوەش گرنگتر یەک شتە کاگاندرێن کاتێک کە دەڵێن ڕێکخراوی ینی کۆمپانیای جاک سپارۆ خاوەنەکەی بابۆ بارزانیە یان ئیدواردی خاوەنەکەی مەسرور بارزانیە خۆ لە ناو ڕێکخراوەکە لە ناو کۆمپانیاکەی ناویان نییە ئەستی دروستکردنەکەوەی ناویان بشاردرێتەوە لێ لە دەریای کاریبی دروستیان کرد لێ بە ناوی چەتەکانی دەریای کاریبیش ناویان بەڵام دیسانیش پێیان نەکراوە دەزانیت زۆر پێیان چۆن کە ئاشکرا بووە پارێزەری بنەماڵی بارزانی کۆمەڵێک ئیمێڵی دەستی بەسەداگیرە ئەو ئیمێلانە دەیسەلمێنن کە خاوەن ئەسلەکانیان فرانە و فران شێوازی پارە سەرفکردنەکەیان جا لێرە پرسیارە ئەسلەکە ئەوەیە چۆنە ئیمێلانەیان کردە بەردەستی ئێوەش گرنگە چۆن ینی ئەمە خاڵە گرنگەکەیە من نازانم چۆن کەوتوتە بەردەستیان بەڵام دەزانم خەڵک هاوکاری کردین چکە ئەمە ئیشی دوو ڕۆژنامەوان نییە
ئیشی دەستگایەکیش نییە، ئیشی دەستگاژنە، ئیشی دەوڵەتە. دەوڵەت ڕاست. وەنی یەک شتی کەش کاقادر ئیشارەی پێدا من دەمەوێت دووبارەی بکەمەوە. ینی وڵاتانی ڕۆژئاوا ئەمریکا بە تایبەتی هەردەمایەک بیانەوێ کەسێک ئاوت بکەن وەکو چۆن سەرۆر پێداوی و لاوین پێداویان لە 2010 ئاوت کرد لە ستێر گروپ سەرەتا دێن بەم شێوازە وایان لێ دەکەن ئەوە جار دەسەڵاتی مادیان دەست بەسەدا دەگەن هەموو پارە و پولەکانیان وەکو چۆن وایە لە سەرکردەکانی ئەفغانستان کرد وەکو چۆن وایە لە سەرۆکی پێشووتری ئەمریکا بەرازیل کرد کە ئێستا لە زیندانە ئاوایان لێ دەکەن ئیتر دواتر هەنگاوی تر وەکو کاقادر وتی زمینە سازی دەست پێکە باش شادەماریان دەبڕن کە مادیە کە ئەوان شادەماریان بڕا دواتر ئەوانتر ئاسانە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەمەی لەم راپۆرتە باس کرا کە بەهاکەی 100 ملیۆنە لە 102 لە 102 باش دادگایەکەی زۆر باش کاقادر چۆن کورد دام و دەستگا پارت و لایەن دڵسۆزانی خاک و نیشتمان ببنە هاوکار لەم پرۆسە گەورە و فراوانەدا کە دەستی پێکردو بۆ بنەبڕکردنی گەندەڵی لە باشووری کوردستان بۆ بە سزاگەاندنی ئەو کەسانەی کە سامانی گەلەکەمان تەخشان و پەخشان دەکەن ینی میکانیزمەکەی چییە مرۆڤ چ ڕێبازێک پێشنیار دەکا بەڕای بەڕێزت وەڵایی گەورەترین هەڵەی مە لەوەدا بووە ئەنی لەو 34 ساڵەی بەگشتی هەوڵماندایە من بەس بە زمانی کوردی ڕەخنە بکرین یعنی کۆنتاکتمان لەگەڵ ناوەندە جیهانیەکان ئەم لە بواری مافی مرۆڤ هەبووە باش بووە هەنگاوی باش بەڵام لە بواری ئابووری کەمترین بووە کە دەسەڵاتی کوردیش لە بواری پێشێلکاری مافی مرۆڤ تا یعنی لەو 34 ساڵە زۆر ڕەخنەیان لێ جیرە جیان زۆر لێ نەبووە ینی ناتوانین بڵێ هیچ تەسیری نەبووە بەڵام تا حەدێک سوایەوە مادام نەگەیشتە ئەوەی زەڕەری شەخسیان لێ بدە لایەن تا حەدێک ئاسایی و بەس ئەو هەنگاوی ئەو جارە قوتۆشی ئابووریان دەگری ینی هەموو وڵاتێک هەموو کەسێک کاتێک کە ڕەوشەکە دەگاتە سەر کەسێتی خۆی سەر زەرەری مادی سەر گورزی ئابووری یعنی دەهەژێ ئەمە هەنگاوەشی زۆر گرنگ بوو ئێمەی کورد دەبێ یەک هەوڵ دەین لە زمانی کوردی دەرچین هەنگاو بەرەو زمانە بیانیەکان بنێن هەتا ینی ئەمە زۆر گفتوگۆ دەکەین ئێستاکە کە هەوڵ بدەین هەر بە زمانی کوردی لە فەیسبوک و یان ئاپەکانی سۆسیال میدیا قسە نەکرێ هەوڵ بدرێ مینبەرێکی بەڕاستی ینی تا ئێستا ئێمەی کورد ئۆپۆزیسیۆنەکان ڕەخنەگرەکان مینبەرێکی گەورەی بە زمانی ئینگلیزیمان نییە هاوشێوەی شتێکی وا بیتن کە ببینە هاوکاری کە گەندەڵەکانی ئەو دەسەڵاتە کە ببێتە هۆی ئەوەی پەرلەمانتارێک ڕۆژنامە نووسێک ئەوە بکاتن کاکندرێن کۆمەڵێک گەندەڵی و تاوانی ماڵی بارزانی ماڵی تالەبانی بێتە پێش ئەوە یعنی دەرگایەکیە بۆ هەمومان کردەوە کە هەوڵ دەین بە زمانی ئینگلیزی ئیش بکەین و تەنسیق لەگەڵ ڕێکخراوە بکەین و لەگەر ئەو راپۆرتە بکەینە بەردەبازێک لەگەر ناوەندە جیهانیەکان لە دادگاکان سکاڵایان پێدەسە تۆمار بکەین کاکە ئێوە لە مەودووە یارمەتی چێ دەدەن ئەوە پارەی ئەو میلەتەیان هەموو برد لە کاتێکدا خەڵک بە 3 مانگ موچەی دەدرێت خەڵک لەو راپۆرتە باشکرا ینی دەخلی ئەوەی $500 بەڵام بۆ خۆیان ئەسپێک بە 3 ملیۆن دەکردن ساعتێک بە $50,000 دەکردن ئەوە بەشەشی کە بە بەڵگە کەشف بووە داخۆ ئەوانەی کە بە بەڵگە نییە لە وڵاتەکانی ترە بە تایبەتی مەزانیتمان لە ئەرجەنتین هەیەە لە بەرازیل هەیەە لە وڵاتانی خەلیج هەر بە لێشاویان هەیە هەرچی پارەی ئەو میلەتێ لەو 34 ساڵە نەقڵ دەکەن لە هەموو کوردستانیش مەسعود بارزانی با لە کوردستانیش بمێنێت چیان هەیە کاکێ من لە هەموو خۆشتر کاک مەسعود بارزانیش سەر تەلەڤیزیۆن دەرێم پێشمەرگەی کوردستانم یعنی کوڕە پێشمەرگە گوپەی کرا بۆ معاشەیە و هەموو $1,000,000 و ئەسپەکی بە 3 ملیۆن بووکەکەی بکڕی بە جددیمە یعنی ئەوە فەزاعەتێکی زۆر گەورەیە لۆ خودی مەسعود بارزانی بنمونە لۆ خودی عائیلەی بارزانی کەرامەت بوشەی کەرامەت بە خەڵک دەفرۆشن بەڵام بۆ خۆیان ببینە چۆن یعنی بڕوا ناکەم کەم عائیلەی مالیکێوی کاکە لە 15 ساڵێکدا 31 خانیان بەس کڕیە بە ناوی ئەوەی تریان کردیە
ڕاست یەک خان و بەس لە ئەمریکا ئەی دەبێت کۆی جیهان لەو 194 وڵاتە چەند خانیان هەبێتن وەنیا ڕاست بەڕێزە داماژت بەوە داوتت دەستگای کوردیمان نییە کە بە زمانی ئینگلیزی بنووسە بە خۆشحاڵی و ماوەیەک پێش ئێستا لە ئەڵمانیا ئاگادار بوون کە دەستگای ئامارگی کراوەتەوە کۆمەڵێک نووسەر و ڕۆشنبیری کوردی لە دەورە ئومێدەوارین ئەوانە بتوانن دەستگای هاوشێوەی زیاتریش هەڵبەتە دروست بکرێت کە خزمەت بە دۆزی گەلەکەمان کار لە هەموو بوارەکاندا بە تایبەتیش لەم بوارێک ئەمشەو قسە و باسی لەسەر دەکەین خات و پەری ماڵی بارزانی و دەسەڵاتداری مەسعود بارزانی و مەسرور بارزانی زۆریان ود لەسەرەوەی کە و دادگایی لە ئەمریکا پێگات ئامان جناپێکە هیچی پێ ناکرێ ئەم راپۆرتە چەندە دەتوانێت بێتە پشتیوان بۆ ئەو دادگایەوە چەندە دەبنە تەواوکەری یەکیش ئەگەر بە کورتیش بەسپاسە دەکەم وەڵام بدەیتەوە ئەگەر ئێمە سەرنج بدەین لەم دوسێ ساڵی ڕابردوودا کۆمەڵێک هەنگاوی زۆر گرنگ گیراوەتە بەر لە دژی بنەماڵی بارزانی و با بڵێن بە تایبەت حکوومەتەکەی مەسرور بارزانی بۆ نمونە ئەرچی پێدانی موچەیان لێ وەرگیرایەوە ئێستا حکوومەتی عراق خۆی موچەی هاوڵاتیان دابین دەکات داهاتی نەوتە لە ژێر دەستیان دەرهێنراوە ئەم با بڵێن ئەو سکاڵایی ئەمریکا ئەمەش هێشتا حزوری هەیە وەکو ئەوەی کە ئەوان ساڵی ڕابردوو بانگەشەی ئەوەیان کرد کە گوایە ڕفز بۆتەوە نەخێر سکاڵاکە هەتا وەکو ئێستاکە بەردەوامە بەڵێ ڕاستە پرۆسەکە خاوە بەڵام هێشتا بەردەوامە و ئێستاش کە ئەم راپۆرتەش ئەم راپۆرتە گرنگە کە وەکو من باوەڕم وایە ئەمە ئیعازێکی زۆر گرنگە بۆ شەخسی مەسرور بارزانی ئەمە جۆرێکە لە پەلوپۆخستنی بنەماڵی بارزانی و حکوومەتەکەی مەسرور بارزانی و بۆیە من باوەڕم وایە هەموو ئەمانە گرنگن وەکو کاکە ڕەنجدەریش باسی کرد کە قادریش باسی کرد ئەمە هەنگاو بە هەنگاوی لە کارخستنی حکوومەتەکەی مەسرور بارزانی ئەگەر سەرنج بەی مەسرور بارزانی نزیکەی 1 ساڵە هەڵبژاردن کراوە هەتا وەکو ئێستاکە نەیتوانی و حکوومەت پێک بهێنێ ئەمە بەڕاستی یعنی جێگەی پرسیارە و نیشانەی ئاستی لاوازی دەسەڵاتی سیاسی مەسرور بارزانی ئەگەێنێ کە ناتوانێت پەیوەندیەکی باش لەگەڵ حزبە سیاسیەکان دروست بکات بۆیە هەموو ئەم ڕووداوانە ئەتوانین بڵێن هیوا بەخشن و پێویستی شەکات بەڕاستی ئێستا بۆ نمونە ئەم راپۆرتەکە کە قادریش باسی کرد گرنگە ئەم راپۆرتە ئێستا بکرێت بە زمانی کوردی یعنی میدیاکان بێن ئەم بابەتانە بیگەن خەڵک ئەمە تەنها زۆر شتێکی ئاسانە تەنها بیگێڕەوە وەری بجێڕە سەر زمانی کوردی بە هاوڵاتیانی کورد لەم جۆرە راپۆرتانە ئاگادار بن لەم جۆرە هەواڵانە ئاگادار بن بۆیە بەڵێ لەبەر ئەوە بێگومان هەموو ئەم هەنگاوانە گرنگن هەنگاو بە هەنگاون و دوجاریش ئێمە دەیانبینی زۆربەی حکوومەتەکانی جیهان کە گرنگیان بە خەڵکی خۆیان نەداوە بە نەتەوەکەی خۆیان نەداوە با بڵێن داهاتی وڵاتیان بە هەدەرداوە دزی و تاوان و کوشتن ئەوەی کە لەم دواییانە ڕوویدا ڕۆژنامەنووسێکی وەکو شێروانی چەند ساڵە یعنی قەتیس کراوە لە زیندانەکاندا لەگەڵەوەی کە ئەو کاردانەوە جیهانیش هەیە بۆ دۆسیەکەی یانە ڕۆژنامەنووسی من ماوەیەک لەمە بەرە هەوڵی تیرۆرکردنیدا سێری ئەەکەی ئەمانە لە بەرامبەر هاوڵاتی کورد چندێک بێ با بڵێن هاوڵاتی کورد خۆیان بە پاڵەواندا ئەرێن و بەڵام لە بەرامبەر ئێستا ئەوانە بۆ ئەم کۆمەڵە ڕۆژنامەنووسە ئەمریکیە کە راپۆرتێکی لەو شێوەیان بڵاو کردوتەوە ئایا ئەوان چیان پێ دەکرێت بێگومان زۆر لاواز و بێدەسەڵاتن بەڵێ زۆر باشە سپاسە دەکەم هاوڕە ڕەنجدەر زۆر بە کورتیە گەل لە کۆتایی شتێک ما بێ کاتەکە بەداخەوە زوو تێپەڕی تەناوەی ماوە لە کۆتایی ینی ئەم راپۆرتە سەرەتای دەستپێکی ڕوخاندنی ئەو ئیمپراتۆریەتە تاوان دزی گەندەڵی دیکتاتۆریەیە کە تەمەنەکەی نزیکەی 30 ساڵە وەڵام من ئەگەر ئیزنم بدە ئەڵێم وا بۆ 100 ساڵە چێ چونکە با کەمێکی بشینە لای باڵ لە 30 ساڵی ڕابردوو بە شێوازی دیکە سەرەتای دەستپێکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم دەبێ بنەماڵی بارزانی بنەماڵی تاالبانی و هەموو دز و گەندەڵەکانی باشووری کوردستان کۆمەڵی خەڵک بە زمانی سەردەم و بە کۆنتاک لەگەر ڕێکخراوە جیهانیە مخەسسەکان لە بواری جیاجیا خەریکی کاری زۆر گەورەنە
و تەسەوەڕ دەکەم ئەمە دەستپێکی کۆتاییان زۆر باش ئەڵبەتە لەم ماوەی ڕابردوو دیداری مێری هەبوو لە باشووری کوردستان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی ماوە بەسەرچوو لەوێ دانیشت وەکو خۆی دەیوت ئەی فەلسەفاند ئامۆژگاری ڕۆژاوای کوردستانی دەکرد باکووری کوردستانی دەکرد چاواشەکاری عەجیب و غەریبی دەکرد من حەز دەکەمەوە بە نێچیروان بارزانی بڵێم ماڵتان نەک لە شوشەیە لە پوشە تەنانەت سەریشی بە پوش نەگیراوە دەوروبەرەکە شێر پوشە ئەگەر ئەتوانی لە بەرامبەرە مەشدا هەندێک فەلسەفە لە دیدارێکی وەکو مێری لێ بدە سپاستان دەکەین کە لە بەرنامەی ڕاوێ ڕۆژ لەگەڵماندا بەشدار بوون سپاس بۆ هەڵسەنگاندن و زانیاریەکانتان بینەرانی هێژا زۆر زۆر سپاسی ئەوەی عەزیز دەکەین تام ساتە لەگەڵماندامانەوە هەر بمێنن لە خێر و خۆشیدا کوردستان هەر ئاودان بێ وەک گەندەڵی تێدا بنەمڕ دەکرێ و ڕۆژە هەردێت